لە سۆران نێزیکەی 5,000 عائلە تۆمارکرا بوو بەڵام خەڵکانێکی باش وەکو مەخمور و گوێر و زمار و سنوون و شنگال و مووسڵ و ما ئەو منتیقانی کە داگیر کرابوون گەراونەتەوە زەیدی خۆیان و گەرانەوەش بەردەوامی هەیە بەڵام تاکو ئێستا نزیکە 1800 عائلە کە 8,000 نفوس لە خۆ دەگرێت لە هەر چوار قەزە بوونیان هەیە وجودیان ماوە ئەوانش خەڵکی ئەو مناتیقانن کە ئازاد نەکراون لە بەدواداچوونی ئێمە بۆمان دەرکەوت کە بەڕاستی ئاوارەکان بەدەست کۆمەڵە گیر و گرفتی گەورەوە دەناڵێنن ئەوان گرفتی کەمی ئاویان هەبوو گرفتی کەمی کارەبان هەبوو گرفتی قوتابخانەیان هەبوو هەروەها زۆربەی ئاوارەکان بەڕاستی بە حکمی ئەوەی داهاتێکی سابتیان نەبوو موچەیەکی سابتیان نەبوو ناچار بوون پەنا بۆ کارکردن ببەن و چاویان لە هاوکاری ڕێکخراوەکان بیت بەداخەوە دەرفەتی کارکردن کەم بوو و ڕێکخراوەکانیش هاوکاریەکانیان ڕاگرت بوو لە سەرەتای ئەم ساڵەوە و ئەمە گوشارێکی گەورەی دروست کرد بوو بۆ سەرژیانیان بەگشتی ئاوارەکان پێیان خۆش بوو واز لە ژیانی ئاوارەیی بینن و بگەڕێنەوە سەر زێدی باو و باپیرانی خوان